تاکای سەر چۆپی بگرە هادەی دایک نەبینێ تاکای سەر چۆپی بگرە هادەی سەر چۆپی هەرنە خۆدێ وەیدێ دەیدێ نەڕۆی تو تەنیا مەکەی شلەبای وەی بای سەر چۆپی هەرنە خۆدێ نەڕۆی تو تەنیا مەکەی وەدای دەیدای هەلا هۆ سڵاو دەست و پەنجە بەڕاستی جیاوازە جیاواز هەی چاوەکەمی حامدیان کەڵی بەڕاوە هەردا وەردێتی عاشق بەڕاوە کەوتووە داوەکەی سەیادی پاوە بۆ دایکن ئەو بینێ تاکای سەر چۆپی بگرە سادای سەر چۆپی هەرنە خۆدێ نەڕۆی تو تەنیا مەکەی وەدای دەیدای نەڕۆی تو تەنیا مەکەی شلەبەی بەی وكيا فيلم تايبات نرمى يا اخي حامد ريال شۆڕە سوارەکەی لای هەورامانی شۆڕە سوارەکەی لای هەورامانی بەرزادەی لوان خان و خەوانی ماشەڵاو لێبێ واو نەجوانی ماشەڵاو لێبێ واو نەجوانی شلە دایکن ئەو بینێ تاکای سەر چۆپی بگرە سادای دایکن ئەو بینێ تاکای سەر چۆپی بگرە سادای سەر چۆپی هەرنە خۆدێ نەکەی تو تەنیا مەکەی هەدای سەر چۆپی هەرنە خۆدێ وەیدێ یەک دوو سێ عەزۆل ئیشی خۆتانە سڵاوتان لێبێ